ئێمە دەست درێژەکەین بۆ هەموو حزبێک و هەموو لایەنێک کە بتوانێ میلەتەکەمان ئاشت کاتەوە، کە بتوانێ خزمەتی میلەتەکەمان بکات، کە بتوانێت ئیش بکا بۆ هەر چوار پارچەی کوردستان. حزبەکان، پارتی دموکراتی کوردستان، ئەگەر ئەوەتان ئەوێ ئێمە دەستمان درێژەکەین بۆتان، دڵمان پاکە، ئەمانەوێت بۆ بەرژەوەندی حزبەکان ئیش نەکەین، با بۆ بەرژەوەندی میلەتەکەمان ئیش بکەین، با بۆ ئەوە خەبات بکەین. ئەگەر ئەمەتانەوێ ئێمە ئامادەین، ئەگەر ئەمەتان ناوێ خۆتان زەرەرەکەن.